وەک بەر لە هەڵبژاردنەکانی وڵاتی سوید باس دەکرا نزیکەی 40 کەسی بەڕەچەڵک کورد خۆیان کاندید کردووە پاش ڕاگەیاندنی ئەنجامەکانیش 6 کەسی بەڕەچەڵک کورد دەبنە ئەندامی پەرلەمانی سوید و هەروەها 6 ئەندامی یەدەکیشان کە بەڕەچەڵک کوردن. جەبار ئەمین ئەندامی پەرلەمانی سوید ڕاستەوخۆ لە ڕێی سکایپەوە لەگەڵ کورد کۆنەکشنە. کاک جەبار سوپاس بۆ ئامادەبوونت. 6 ئەندام و 6 ئەندامی یەدەکیش کە بەڕەچەڵک کوردن لە پەرلەمانی سویدن، ئەمە چۆن هەڵدەسەنگێنیت؟ جارە پێشەم شتێەوە مای خۆشحاڵیە کە گەنجانی کورد کوڕکچانی کورد ئێستا توانیوانە بگەنە لووتکەی دەسەڵات لە وڵاتێکی ئەوروپیا لە وڵاتێکی دیموکراسیە بە ماندووبوونی خۆیان بە تواناکانی خۆیان. ئەو مای خۆشحاڵیەوەمە یەکەم جارە کە هێندە کورد بتوانێت ئەندامی پەرلەمان بێ لە پەرلەمانێکی ئەوروپیدا لە وڵاتێکی ئەوروپیدا. پێم وایە چەند گرنگیەکی هەیە. یەکێک لەوانە دەتکرێ ئەو بەڕێزانە ببنە مایەی داکۆکی لە پرسی کورد بە گشتی لە باشووریەوە بۆ باکوور لە ڕۆژهەڵاتیەوە بۆ ڕۆژاوە. لەلایەکی ترەوە دەکرێ ئەم بەڕێزانە ببنە کارتێکی فشار بۆ سەر ڕژێمەکانی ئێران و عێراق و سووریا و تورکیا کاتێک ئەو ڕژێمانە خەڵقی دەچەوسێنەوە یاخۆ هێرش دەکەنە سەر خەڵقی سڤیلی کوردستان لە هەچ پارچێ بێ. بەڵێ باش کاک جەبار وەکو ئەزانم بەلایەنی کەم ئەم بەڕێزانە با بڵێن بەلایەنی کەم لە 3 پارتی سیاسی جیاوازدان. ئایا بەکارکردنیان لەنێو ئەو پارتە سیاسی جیاوازانە ئەگەر هیچ دۆسەیەک هەبێ با بڵێن لە بەرژەوەندی کووردا بێ یاخۆ لە بەرژەوەندی با بڵێن کوردانی سویدیش بێ، ئەمان ئەتوانن یەک دەنگ بن لە ناو پەرلەماندا؟ هیچ گومانیتیانە من پێم وایە دەکرێت هەڵبەتە هەچ کەس و لەو بەڕێزانە نوێنەری پارتێکی سیاسی خۆیەتی پرسەکان زۆربەی پرسی ڕۆژە لێرە، پرسی قوتابخانەیە، پرسی هەلی کارە، پرسی ڕێگاوبانە، پرسی دەنگدروستیە. لەسەرەوانە زۆربەی و پەرلەمانتارانە بۆچوونی جیاوازیان هەیە لەبەرەوە هەر یەکێکیان نوێنەری حیزبێکە. بەڵام من پێم وایە لەسەر پرسی کورد ئەزمموی 8 ساڵی پێشوش کە من ئەندام بوو لە پەرلەمان و لەگەڵ هاوڕێیانم ئێوە بووم دەمبینی لە زۆر پرسا ئێمە کۆک بووین بۆ نمونە لە پرسی ئەنفال، لە پرسی دەرکردنی بەیاندژی ڕژێمی ئێران و ڕژێمی سووریا و ڕژێمی تورکیا کاتی دەستدرێژیان کردو بۆ خەڵکی سڤیلی کورد. واتە شت هەیە ئەم ڕێزانە ببەستێتەوە بەیەکەوە هەرچەندە هەر یەکێکیان نوێنەری پارتێکی سیاسی جیاوازە. بەڵێ کاک جەبار وەکو بینیمان بە تایبەتی لەم دوایانە لە پاش دروستبوونی داعشوانە لە ئەوروپا زیاتر پارتە ڕاستڕەوەکان زۆر با بڵێن پشتیوانیان زۆر زیاتر دەستکەوت. باشە ئەمە با بڵێن یەکەم جارە دەستکەوتێکی بەو جۆرە بۆ کوردانی سوید کە 6 ئەندامی پەرلەمانیان هەیە لەگەڵەوەشە 6 ئەندامی یەدەکیش. ئەمە هۆکارەکەی چی بوو؟ من پێم وایە هۆکارەکەیەوەیە چالاکبوونی ڕەوەندی کوردی لە سوید. ڕەوەندی کوردی زۆر دەبینین جیاوازتر لە سۆر وڵاتی تر. لێرە خەڵکێکی لێیە کە زۆر چالاکە لە ناو پارتە سیاسیەکانە لە ڕاستیەوە بۆ چەپ. جگەلەوە سیستەمێکی هەڵبژاردن هەیە کە ئاسانترە لێرە گەیشتن بەر پەرلەمان وەکو لە وڵاتانی تر سیستەمێکی باڵێن هەڵبژاردننی ئاسانتر. ئەمە واکە خەڵک بە شێوەیەکی ئاسانتر وەکو لە هەندێک وڵات بۆ نمونە وەکو لە ئەمریکاەوە یاخود وەکو لە ئینگلیستان یاخود لە فەڕەنسا لەرە سیستەمەکەی ڕاسترە، بەڵام ڕەوەندێکیش هەیە کە ڕەوەندێکی چالاکە. بەڵێ باشە بۆ پشتبەستن بە دەنگدەران ئایا ئەم کوردانە پشتیان بە دەنگدەری کورد بەست بوو یاخود دەنگدەری سویدیش؟ هەموو ئەو کاندیدانەی کە لە ناو پەرلەمانە بوون و لە ناو لیستەکانە بوون و ئێستا هاتوونەتە ناو پەرلەمانە هەمووی بە ڕیزبەندی خۆی هاتووەتە ناوە. هیچ کەس بێ ڕیزبەند ناتوێتەوە. واتە هەمووی ئەوە بووە کە پارتەکەی خۆی حزبە سیاسەکەی خۆی لە جێگایەک دایناوە کە دەتوانین بڵێ جێی مستەوەگەر بووە بێجگە لە ئامینەخان کە جێگایەکی خراپتری هەبوو لە هاوڕەکانی تر لە بەڕێزەکانی تر، بەڵام ئەویش بە مای خۆشحاڵی و هاتە ناو پەرلەمانەوە. بەڵام ئەمە مانای ئەوە نییە کە دەنگی خەڵقی کورد گرنگ نییە، بەڵێ زۆر گرنگە، بەڵام دەمەوێت ئەوە بڵێم کە ئەو بەڕێزانە خۆیان توانیویانە جگەلەوەی دەنگەری کورد بەدەستبێنن لەناو حزبەکانی خۆشیانە جێگەی باشیان هەبووە.
بەڵێ جەبار ئەمین ئەندامی پەرلەمانی سوید زۆر سپاس دەکەم بۆم دەرفەتە. سپاس بۆ خۆتان.